ئەم بابەتە تەوەری ئەم شەوی ژووری هەواڵە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی دەکەم بەڕێز مەعەنجبوری شارەزای پێشوو لە وەزارەتی بەرگری عێراق و شارەزای ئەمنی لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز جبوری سپاس کە لەگەڵ کوردستان 24 بە سەرەتا بپرسم ئەوەی کە لەسەر عێراقی ئەو فشارانە بە تایبەتی لەلایەن ئەمریکاوە ئایا هەڕەشەیە یا مەترسیەکی جدیە بۆ سەر عێراق؟ مساء الخير والسادة المشاهدين. بەڵێ شەوتان باش، زۆر سوپاس. شتێکی ڕوون و ئاشکرایە کە گۆڕانکاریەکی گەورە لە سیاسەتی ئەمریکا لە دوای هاتنی سەرۆک ترەمپ ڕوویداوە و بە تایبەتیش دوای ئەو ئاماژە و هێمانەی کە بە توندی قسەی کرد تەنانەت هەڕەشەکانی هەڕەشەی زۆر ڕوون بوون فشارە بۆ سەر حکوومەتی عێراقی بەوەی کە دەبێ ڕۆڵی دەستوری و یاسای خۆی ڕاپەڕێنێت لە بەرامبەر ئەو میلیشیا و گروپە چەکدارانە و هەروەها ئەمریکا ڕاستەوخۆ فشاری لە گروپە چەکدارەکان کردووە بەوەی دەبنە ئامانجی هێزەکانی ئەمریکا ئەگەر بێت و لەو ڕەفتارە و هەڵسوکەوتانیان بەردەوام بن کە هەڵسوکەوتی دەرەوەی دەستور و یاسا و ئیرادەی گەلی عێراقیە لە هەمووی گرنگتر. بۆیە هەڕەشەکان هەڕەشەی ڕوونن حکوومەتی عێراقی زۆر بەڕوونی لەوە تێگەیشتووە و کۆبوونەوەش کراوە و ڕاوێژیش لە نێوان لایەنەکان کراوە بە تایبەتی لە نێوان گروپە چەکدار و میلیشیاکان ئەوانەی کە ڕووپۆشێکی سیاسیان هەیە کۆبوونەوەیان کردووە. 2000 ئەمانە بەشی هەرە زۆریان هەڵگری ڕووپۆشێکی سیاسین و بەشێکن لە حکوومەتی چوارچێوەی هەماهەنگی. بۆیە هەڵوێستی نێودەوڵەتی ئەو بەرپرسیارەتە دەخاتە حکوومەتی عێراق دەخاتە ئەستۆی ئەوان لە بەرەوەی ئەو پارتە سیاسیانی بەشێکن لە حکوومەت بەشێکی سەرەکین لە حکوومەت گروپی سیاسین و هێزی چەکداریان هێو نەیانتوانی وەزەڵەوی ئەو گروپە چەکدارانە بکەن. سەرباری ئەمەش ئێستا دۆخەکە دۆخی چاوەڕوانیە لانەکان و گروپە چەکدارەکان چاوەڕوان لە بەرەوەی کاتێک بە ئامانزگیران 2 ڕۆژ پێشەستە حوسەکان لە یەمەن بە ئامانزگیران هیچ بازنەیەک لەم زنجیرە نەماوەتەوە. مەبەستم ئەو زنجیرەیە کە پێی دەگوترێ مەقاومەی ئیسلامی سەر بە ئێران تەنیا عێراق ماوەتەوە و عێراقیش بە ئامانجی داهاتوو دادەندرێت لە ئۆپەراسیۆنی نێشتنی مقاومە ئەگەر بێت و جیاوازیەک دروست نەکرێ یاخود هەر ڕەفتارێک بکرێت کە لە دەرەوەی ئیرادەی زۆر باشە. بەڕێز جبوری لە ماوەی ڕابردوودا لەگەڵ ئەو ئاڵۆزیانی کە لە ناوچەکە هەبوون سوودانی وای کردبوو کە ملیشیاکان بە جۆرێک کۆنتترۆل بکات عێراق پەلکێشی ئەو شەڕە ناوچەیە نەکرێت. ئایا سوودانی دەتوانێت هاوسەنگی لە نێوان واشنگتۆن و هاوپەیمانە ناوچەیەکانی ڕابگرێت بۆی کە عێراق تێوە نەگلێت لەو شەڕێک کە ئێستا بەرۆکی گرتووە و مەترسیەکانی لەسەرە؟ تاکو ڕادەیەک بڵێ بەڵام کاریگەری هەرە گەورەیە خود کارتێکەری گەورە لەم بابەتە ئێوە ئاماژەتان پێکرد بریتە لە ترسی گروپە چەکدارەکان ترسی میلیشیاکانی مقاومەی عێراقی لەوەی کە بکەونە ناوەڕاستی گەردەلوولەکەوە یاخود ببن بە ئامانجی سەرەکی سەرۆک ترەمپ لە دوا لێدوان یاخود لە دوا ئاماژەی خۆیدا چەند کاتژمێرێک لەمەو پێش گوتی هەر فیشەکێک کە لە دژی بوونی هێزەکانی ئەمریکا دژی ئیسرائیل و بەرژەوەندەکان دەتەقێنرێت بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی ئێرانەوە دەبێت ئێران بەرپرسیارەتی هەڵگری کەواتە لێرەداوە ڕوون دەبێتەوە کە گروپە چەکدارەکان باش دەزانن دەبنە ئامانجی داهاتووی ئەمریکا بەو مەرزەی ئەمان لەم کردەوە و ڕەفتارانە بەردەوام بن کە پێچەوانەی خودی سیاسەتی دەوڵەتی عێراقی و ئیرادەی نێودەوڵەتی هەرچەندە حکوومەتی عێراقی هەوڵ دەدات کە نێوەندگیریەک بکات دەیەوێت بارودۆخەکە جەڵەو بکات بە شێوازێک لە شێوازەکان با بڵێن هەردوو لە قایل بکات کە بە تایبەتی گروپە چەکدارەکان لە دەرەوەی ئیرادەی دەوڵەت کار نەکەن. بەڵام 2000 بۆی بە ڕاهێشکاوی ئەم قسەی بکەین تاکو ئێستا ڕوون نییە هەڵوێستی ئێران چی دەبێت لەگەڵ ئەو گروپە چەکدارانە هەڵوێستی ئێران بەرامبەر میلیشیاکان چی دەبێت لەبەرەوەی شوێنکەوتنێکی باوەڕداری هەیە لەلایەن ئەم میلیشیانەوە بۆ ئێران کە دەکرێت بێتە هۆکاری ئەوەی بە پێی ئیرادە و
ویستی ئێران یاخود خامنەی جم و زۆڵ بکەن ئالێرەوە حکوومەت دەکەوێتە بارودۆخێکی زۆر هەستیار و نەویستراو وەکۆ بوونەوەش بەردەوامە بۆ ئەوەی خۆیان لەم بابەتە لە نێوان سەرکردەکان بۆ ئەوەی خۆیان لەم بابەتە ڕزگار بکەن هەموو لایەکیشیان ئەوە دەزانن ئەگەر بێت و هەر کردەیەکی سەربازی ئەمریکا یاخود هاوپەیمانی نێودەوڵەتی یاخود ئیسرائیل بکرێت زیانەکان زۆر گەورە دەبن لە دیوی عراقی بە تایبەتی وەکو ئەوەی کە لە حەزبوڵڵا لە حەماس و باشە بەڕێزت پێت وایە ئەگەر گروپەکانی بەری مقاومە لە کۆنتترۆلی حکوومەتی عراقدا نەبن و ملیشیانی کە لە عراقن هاوکات بە ئاراستەی سیاسەتەکانی سەرچاوی سەرەکیان کە وەکو خۆت بە ئاماژەت پێکرد وڵاتی دراوسێ عراقا نەجوڵێنەوە کێ ئەم گروپانە ئەجوڵێنێ کە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە جموجۆڵیان هەبێ یا چالاکیان هەبێ ئایا ئەمە ئەگەری مەترسیەکانی بۆ سەر عراق زیاتر ناکات؟ بەڵێ ئەمە مەترسی زیاتر دەکات و واش ڕوویداوە لە ماوەی ڕابردوودا تەنانەت لە چەند ڕۆژی با بڵێن دوایی بوونی سەرۆک بایدن لە دوا ساتەکانی سەرۆکی سووریا حاڵەتێکی لەو شێوەیە ڕوویدا کاتێک بەشار ئەسەد لەسەر دەسەڵات بووە خود کەمی پێشەوەی سووریا جێبهێڵێت گروپە چەکدارەکانی عراق لە پاڵ ڕژێمی سووریا شەڕیان دەکرد و چەکیان بۆ ڕژێمی سووریا هەڵگرت بووە شەڕی خەڵکی سووریایان دەکردوە لە دژی ئەو بزەوتە سووریانە شەڕیان دەکرد ئەو کاتە چالاک بوونەوە ئێستا بە زۆرێک لە زۆرەکان ئەوان دەسەڵاتیان گرتوتە دەست ئەو کاتە هەڕەشەیان دەکرد و ئاماژەی ئەوەیان دەکرد کە ئەوان سەر بە ویلایەتی فەقیهن پەیڕەوی ویلایەتی فەقیهن وەکو چۆن حەزبوڵڵا لە لوبنان پەیڕەوی ویلایەتی فەقیهە و دوای ئەوەی کە لەلایەن ئیسرائیل بە تەواوی کۆت و بەند کراوە و فشارێکی زۆری نێودەوڵەتیان لەسەر بوو دوای ئەوەی زۆرینەی سەرکردەکانی خۆیان لە دەستداوە و تەواوی وێران بوون بە هەمان شێوە هەموو ئەمانە بوونە هۆی لە قاڵبدانی میلیشیاکان و بچووکردنەوەیان لەبەرەوەی بوونی میلیشیا و گروپە چەکدارەکان مەترسیەکی گەورەیە بۆ سەر عراق دەکرێت ئەوان هەر کارێک بێ بیکەن تاکو ماوەیەکی کەم پێش ئێستا هێرشیان دەکردە سەر باڵوزخانەی ئەمریکا لە عراق هێرشیان دەکردە سەر هەولێر هێرشیان دەکردە سەر بنکەی ئاسمانی لە هەریر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کەواتە ئەم میلیشیانە بە هەموو شێوەیە کۆمەڵە کارێکیان ئەنجام داوە کە تەواو پێچەوانەی کاری حکوومەتەوە حکوومەتیان شەرمەزار کردووە لە سیاسەتی خۆیدا بەڵام ئەوەش پات بکەمەوە دوای هاتنی سەرۆک ترامپ ئێستا دیمەنەکە مەترسیدارە بۆ ئەو میلیشیانە و مەترسێکی جدیان لەسرە بۆیە حکوومەت دەیەوێت کە شێوایەک دروست بکات کە ئارامتر بێت لەبارتر بێت لەبەرەوەی ناوچەکە بۆ خۆی لە بارودۆخێکی جوڵەی بەردەوامدا ئەو ململانەیە هەیە نەخشە ڕێگەیەکی نوێ دادەڕێژێت نەخشەی ناوچەکە دووبارە دادەڕێژێتەوە سووریا دوا ئەو گۆڕانکاریانەیە کە لە ناوچەکە بەدی دەکرێت. بەڵێ بەڕێز مەعەن جبوری شارەزای پێشوو لە وەزارەتی بەرگری عێراق و شارەزای ئەمنی سپاس لە بەغداوە لەگەڵمان بوویت.